جوت حزبی دەسەڵات بەردەوام لە جێی خزمەتکردنی ڕاستەقینەی کەسوکاری شەهیدان و بەکارهێنانی دۆسیەکانی پرۆسەی بەناوەندفال و چیمیاباران بۆ خزمەتکردنی دۆسیەی نەتەوەیی کەچی تەنها باخەڵی خۆیان و حیزب و بنەماڵەکانیان پێپڕ کردووە. لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکانیشدا جارجاربیری کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوانیان دەکەوێتەوە. لە کاتێکدا بیریان چووە نەک هەر نەیانتوانیوە کەیسی ئەنفال بە جینۆساید بناسیێنن، بەڵکو و کەسوکاری شەهیدان و تاقانەکانیش بە کولەمەرگی ژیان دەگوزەرێنن. من وەکو تاقانەیشی ئەنفال و وەکو کەسێکی ئەنفال ئێمە پاش 33 ساڵە تا ئێستا هیچ نوێنەرانی کورد لە بەغدا باسی ئەنفالیان نەکردووە و بە دوی کەیسی ئەنفالە نەڕۆشتونە. ئێمە 33 ساڵە سەیرە ئێساکەنە ئێساوە بانگەشاکەن بەناوی ئەنفالەوە. یعنی ئەنفال شتێکە زۆر لەوە گەورەترەکەوە بانگەشەی بەناوەکەن لەبەرەوەی کورد هەمووی قەرزاری ئەنفالە دەبوایە تا ئێستاکە ئیشی لەسەر بکرایە. ئێستا بانگەشەشی لەسەر کراکەنە، بەڵام تا ئێستا سەیرەکەی پاش 33 ساڵە تا ئێستا کەسوکاری ئەنفال هیچی بۆ نەکراوە لە بەغاش نوێنەرانی بەغا وەکو پێویست ئیشیان بۆ کەسوکاری ئەنفال نەکردووە ئللا لە کاتی بانگەشەی کەسی ئەنفال لەبێ دوای لە بیریان نییە. ومنش داواکارم لە هەموو حیزبەکان لە هەموو کاندیدەکان کەیسی ئەنفال تێکەڵ بەو بانگەشەیە نەکرد و باسی ئەوە نەکەن. نەخێر خزمەت بە کەسوکاری ئەنفال کراوە، بەڵام وەکو پێویست وەکو پێویست نەکراوە، نەوەڵاهی وەکو پێویست نەکراوە. تاکو ئێستاکە بەجددی کاری لەسەر نەکراوە. هەتا ئێستا کۆمەڵێ گۆڕی بە کۆمەڵی ناتوتەوە. هەتا ئێستا کۆمەڵی فەحس هەیە دیێنە نەکراوە مامۆزایانە و کەسانی کە دێنەوە کەسوکاری ئێمەنیان نا. وەکو پێویست نەکراوە، بەدەم ئەڵێن بەڵام وەکو پێویست نەکراوە. کاندیدەکان بەس کاتی هەڵبژاردن و بانگەشە باسی ئەنفال و ئەنفالیان لەبیرە. ستا کاتەکانی کە نەخێر. لە بەیاننامەیەکیشیاندا کە ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکانیان کردووە، 17 ڕێکخراوی تایبەت بە پرسی ئەنفال داوایان کردووە کەیسی ئەنفال و جینۆساید تێکەڵ بە بانگەشەی هەڵبژاردن نەکرێت. سەرۆکی یەکێک لەو ڕێکخراوانە دەڵێت کەیسی جینۆساید زۆر لەوە گەورەترە کە بۆ بانگەشەی هەڵبژاردن بەکاربهێنرێت. بەڕاستی نیگەرانین لەوەی کە ئەم کاندیدە بەڕێزانەی ئەم خولەی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ئەنفال وەکو شیعارێکی هەڵبژاردن بەکاردێن وەکو بانگەشەی هەڵبژاردن بەکاردێن. بەڕاستی ئەمە جێی نیگەرانیە چ کەسوکاری ئەنفال کراوێت چ خەڵکی کە بێت قابلی قبوڵ نییە، ناکرێت تۆ پرسێکی وەکو ئەنفال وەکو جینۆسایدی گەلێک لە بانگەشەی هەڵبژاردنە بەکاربێنی. با من کوڕ ئەنفالیش بم، با من بۆ بکەم، بەڵام ناکەم من بۆی کە ئەنفالەکەم بەکاربێنم بۆی خەڵک دەنگم پێ بدا بۆ کۆکردنەوەی دەنگی خەڵک. ئەمە بەڕاستی کارەساتە. تۆ خاوەنی قەزەیەکی گەورەی تۆ بچی لێرە بۆ بانگەشەی هەڵبژاردن بەکاربێنی ناکرێت. بۆیە پێم وایە ئەمە کارەساتە، بەڕاستی ئەمە ئیشێکی باش نییە تۆ بۆ بانگەشەی هەڵبژاردن بی ئەنفال بەکاربێنی. من وەکو کوڕ ئەنفال وەکو کەسوکاری ئەنفال کرایە بەڕاستی ئیدانێ و کاراکەم. بەیاننامەیەکمان دەرکردووە دژی ئەوەین لەگەڵ ئەویانی کەیسی جینۆسایدی کورد کەیسی ئەنفال تێکەڵ بە پرسی هەڵبژاردن کرێت. بە بڕوای چاودێران دەبوو دەسەڵاتدارانی هەرێم لە خوایان بێت کەس باسی ئەنفال و دۆخی کەسوکاری شەهیدان نەکات، لەبەر ئەوەی ئەوەندە لە بەرامبەر ئەو دۆسیەدا خەمساردن کە تەنها نەنگی و شەرمەزاریان بەرامبەر بە کەسوکاری شەهیدان بۆ دەمێنێتەوە. بۆ نمونە ماوەی زیاتر لە 2 ساڵە 171 ڕووفاتی ئەنفالکراوان لە پزیشکی دادی بەغدایە، بەڵام پەرلەمانتاری هەردوو حیزبی دەسەڵاتدار نەکەر نەیانتوانیوە کار بۆ گەڕانەوەی ئەو ڕووفاتانە بکەن، بەڵکو بۆ تاقەجارێکیش سەردانی پزیشکی دادی بەغدا و گۆڕە بە کۆمەڵەکانیشیان نەکردووە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام.